دادگای ئەمریکا بەردەوامە لەسەر کەیسی کوشتنی جۆرج فلۆید. وەزارەتی دەرەوە دەڵێت لە پێنگەکانی دەنگدانەوە بگرێتە شوێنی کار پێشیلی مافەکانی مرۆڤەیە. شانێنی هینەکانی داعش لە کامپی هۆڵ لە جومجۆڵدان. تەماشاچی لە خۆشەویستی دەمەتان خۆش لە واشنگتن دیسیەوە خۆشاتنەوە ڕای بەڕامەی کورد و نەکشن هەینی 2 مانگی 4 ساڵە 2021 ئومیدوارم دەمێکی خۆش وەلمان بوونە سەر. داواکارانی گشتی لە چوارەمینی ڕۆژیاندا بەردەوامە لەسەر کەیسی دادگاکردنی دێرک شۆفین پۆلیسی پێشوو کە بە کوشتنی جۆرج فلۆید تاوانبار کراوە یەکێک لە 2 کارمەندانی فریاکەوتن کە گەیشتنە شوێنی ڕووداوەکە گەواهیاندا کە شۆفین هێشتا ئەژنۆی لەسەر ملی کابراکە بووە لەسەر ملی جۆرج فلۆید بووە و سەورکی پێشووی شۆفین ڕەخنەی لە درێژکردنەوەی بەکارهێنانی هێزیرد هەردوو کارمەندانی فریاکەوتن و بۆ دەستەی سوێنخەرانیان ڕوونیان کردەوە کە نەیانتوانیوە یارمەتی پزیشکی بۆ فلۆید دابین بکەن. وەزارەتی دەرەوە لە ڕۆژی سێشەممە راپۆرتی ساڵانەی لەبارەی مافەکانی مرۆڤەوە بڵاو کردەوە کە تێدا هاتووە پێشیلیەکانی مافی مرۆڤ لە سەرانسەری جیهان بەردەوامە و ڕۆنی کردەوە کە بگر لە بنکەی دەنگانەوە تاگەر شوێنی کار ئەو پێشلیانە هەر بەردەوامە. بەپێی راپۆرتی ساڵانەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا کە لێکۆڵینەوە بۆ چۆنیەتی مامەڵەکردنی حکوومەتەکان لەگەڵ خەڵکی خۆیان دەکا لە ساڵی 2020 ژمارێکی زۆر لە خەڵک لە ژێربارێکی خراپی مافەکانی مرۆڤ ژیانیان تێدەپەڕێنن. ئەنتۆنی بڵینکێن وەزیری دەرەوەی ئەمریکا راپۆرتێکی پێشکەش کردووە کە ئاسوێکی ڕوونی تێدا بەدی ناکرێ. ئەو راپۆرتەی کە ئەمڕۆ بڵاوکراوەتەوە دەری دەخات کە ڕەوتی مافەکانی مرۆڤ بە ئاراستەیەکی هەڵادا دەڕوات. ئێمە هەندێک بەڵگەمان لە بەردەستدایە کە پێشانی دەدات لە هەموو ناوچەیەکی جیهاندا ئەمە ڕوودەدات. بڵینکێن هەڵسوکەوتی حکوومەتی چاینای بەرامبەر بە کەمینایانی قەومیەکان بە جێنۆساید ناوبرد. راپۆرتەکە توندوتیژی و زیندانیکردنی ڕەخنەگەران و ڕۆژنامەنووسان لە شوێنەکانی وەک رووسیا و بیلاڕۆس لەخۆ دەگرێت. سارا هێڵوێنسکی بەڕێوەبەری ڕێکخراوی چاودێری مافەکانی مرۆڤ لە واشنگتۆن دەڵێ راپۆرتەکە گۆڕانێکی بەرچاو لە بەڕێوەبەرایەتی سیاسەتی دەرەوەدا دروست دەکات. کاتێک بە شێوەیەک لە شێوەکان بەدوای پێناسە پێشێلکاریەکانی مافی مرۆڤدا دەگەڕیت ئێران بە دروستی لەو شوێنەدایە. من پێم وایە بە تایبەتی بۆ ئەم بەڕێوەبەرایەتیەش ئەم پرسە کە تێدەگات ئەو پێشێلکاریانە چین جێگای سەرنجە. بڵینکێن هەروەها ئاماژەی بە توندوتیژیەکانی نێو میانمار کرد پاش کودەتای سەربازی کە دوای سەرکەوتنی حیزبی نیشتمانی ئۆنگ سان سوچی لە مانگی 11 ساڵی ڕابردوودا لەو وڵاتە سەری هەڵدا. هەڵوێنسکی دەڵێ قبوڵی بەرپرسیارەتی لەم راپۆرتەدا شکۆ و کەرامەت بۆ قوربانیان دەگەڕێنێتەوە. هەرچەندە زۆرتر دەوڵەتان ئەم جۆرە راپۆرتانی مافی مرۆڤ بەکاربێنن بۆ ئەوەی سیاسەتەکانیان لەو چوارچێوەیەدا دیاری بکەین ئەوە بۆ مانایە کە پرسی مافی مرۆڤ پرسێکی گرنگە. هەڵوێنسکی دەڵێ ئەم جۆرە ڕوانینە لە سیاسەتکردندا کاریگەری دەخاتە سەر بڕیاری وڵاتەکان لە هەناردەکردنی چەکی شەڕدا بۆ وڵاتانی دیکە. نێت پرایس وتەبێژ وەزارەتی دەرەوەی وڵاتی یەکگرتووەکان لە ڕۆژی پێنجشەممە لە کۆنفرانسێکی ڕۆژەماوانەی دەوتی من نامەوەی باس لە نیازی میلیشەکانی سەر بە ئیراندا لە عێراق بکەم، بەڵام دەتوانم بڵێم کە هاوپەیمانیەکی استراتیژیمان لەگەڵ حکوومەتی عێراقدا هەیە و وتیشی بێگومان پەیوەندیکی پتە و سازدەرانە لە نیوان هەولێر و بەغدا لە بەرژەوەندی ئێمەدایە و هەروەها لە بەرژەوەندی هەردوو قەوارەکەدایە. و سەبارەت بە ئەرکەکانی هێزەکانی سوورەی دیموکرات وتی ئێمە باسی هاوبەشیمان کردووە لەگەڵ هاوبەشەکانماندا لەوێ و ئەو هاوبەشانەی کە کاری لەگەڵ دەکەین بۆ ئەوەی کاریگەری لەسەر ئەرکە گەرنگەکانمان هەبێتن کە لەم ڕۆوە ئەرکی دژ بە دەوڵەتی ئیسلامی داعشەوە. بەڵام من تێبینێکی دیارکراوم نییە لەسەر کشانەوەی تورکیا لە ئافرین و شوێنەکانی تر، بەڵام چاومان بە چەندین راپۆرت کەوتووە لە پێشیلەکانی مافەکانی مرۆڤ.
دوای چەندین مانگ لە مشت و مڕ و کۆبوونەوەی چڕوپڕ بودجەی ساڵی 2021 و مادەی 11 کە تایبەتە بە هەرێمی کوردستان پەسەند کرا. ئاخۆ لە دەرەنجام کێ سەرکەوتووە لەم ڕێکەوتنەدا و لە بەرژەوەندی کێدایە؟ دکتۆر کامران منتێک مامۆستای زانستە ڕامیاریەکان لە زانکۆی سەلاحەدین ڕاستەخۆ لە ڕێگای سکایپەوە لە هەولێر لەگەڵماندایە. دکتۆر کامران خۆشاتنەوە بەڕامەی کورد کۆنەکشن کێ براوەیە لەم ڕێکەوتنەدا و ئایا ئەمە باواتای چارەسەرکردنی کێشەی موچەیە؟ بەڵێ سەرەتا زۆر سپاسان دەکەم. بەڕاستی من پێم وایە لە عێراق گرنگی دەرچوونی یاسا لە دەرچوونی یاساکەنی هێندە گرنگەکەی لە جێبەجێکردنەکەیدایە، لەبەر ئەوەی لە عێراق زۆر یاسا دەرچووە پێشتر، تەنانەت دەستوری عێراقیش بەشێکی زۆری پێش جێبەجێ نەکراوە. لەبەر ئەوە بە بۆچوونی من بودجەش وەکو یاسایەک ئەو ئەگەرەی لە پێشە کە توانای جێبەجێکردنی ڕەنگ بێ ئاسان نەبێتن. هێندەی بەنسبەت بە جۆرەی کوردەوە هەیە کە دیارە ڕێکەوتن کراوە لەگەڵ کورد، بە بۆچوونی من ئەو ڕێکەوتنەش ئەگەر بەراوردی بکەین، ئەگەر لە دۆخی ئێستا ڕاستەیری بکەین، پارتە سیاسیەکانی کوردستان و بانگەشە دەکەن کە ئەوان توانیویانە هەناردەکردنی نەوت بە یاسایی بکەن، واتە حکوومەتی هەرێم نەوت بنێرێتە دەرەوە و داهاتەکەی بداتە بەغدا. بەڵام ئەگەر بەراوردی بە هەموو دەست بە هەموو یاساکانی تری پێشووتر بکەین، بە هەموو قۆناغەکانی تر تەماشا دەکەین لە ڕووی داراییەوە کورد زیانێکی زۆری کردووە. حەزم کرد بزانم ئەم پەسەندکردنی ئەم موجە بە چیەوە بەندە وەشیانی هەیە لە پرۆسەدا گێژەڵی تیا بکەوێن؟ بەبێگومان ئەو ڕەزامەندی نوازنی یاخۆڕێکەوتن و واژۆکردنی بودجەکە زیاتر پەیوەندی بە فشاری دەرەچیەوە هەیە. من دەبینم زیاتر بە پەیوەندی بە فشاری دەرەچیەوە هەیە. ئەو شێوازی دەنگدان لەسەر بودجە و ئەو لایەنانەی کە بایکۆتیان کرد یاخود دەنجیان بە بودجەکە نەدا و ئەو لایەنانی دەنجیان بە بودجەکەدا ئەگەر تێبینی لەسەر بکەی بە وردی لەی پۆلیۆ بۆ دەردەکەوێت کە هەندێک هێزی هەرێمی لەو بودجەیەدا هەوڵدراوە پشتگوێ بخرێت بۆ نمونە وەکو ئێران، ئەو هێزانەی کە لە ئێرانەوە نزیکن، ئەو هێزانە دیارە لەگەڵ بودجە نەبوون و داواکاری زیاتریان هەبوو. بەڵام لە 2010دا سونە و کورد بەشێک لەو شیعانەی کە لە بابلین شیعە عێراقیەکان ئەوانەی کە کەمتر کەوتونە ژێر کاریگەری ئێران بودجەکەیان ڕوواند. لەبەرەوە بە بۆچوونی من ئەو زمینەی کە ئێستا لەبارە، ئەو زمینەی کە ئێستا لە ئارادا لە عێراق ڕەنگ بێ جێبەجێکردنی بودجەکەش وەکو زۆربەی یاساکانی تر کێشەی تێبکەوێت و جێبەجێ نەکرێتن. باشە دکتۆر، ئەم ڕێکەوتنە تا چەند لە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە و تا چەند بەڕەکەی لە ژێر پێ کاربەدەستانی هەرێم ڕاکێشە؟ بەڕاستی من نامێ بکەمە ژێر کاریگەری میدیاکان، لەبەرەوەی میدیاکان بە شێوەیەک لە شێوەکان هەوڵ دەنوان نیشاندن. مەسەلەکە پەیوەندی بەوە نییە کەوا چێ بەڕێی لە ژێر چێ پێڕادەچێشی ژێر پێچێ ڕادەچێشی، هەندێک پەیوەندی بەوەی هەیەکە دۆخەکە جۆرە دڵڕاوچەیەکی لای خەڵک کەم کردوانی بەنجێکی لەو گرژی و ئاڕۆزی دەرونیەدا کە لە بازارەکانی کوردستانی گرتبووە. بۆیە بە بۆچوونی من ئەگەر بێت و لەو مانگارەیدا دێتن بەشی کەمیش لە بودجەکە جێبەجێ بگرێتن ڕەنگ بێت زۆرە ئاسایشێکی دەرونی یاخود بازارەکان زۆرە بوژانەوەیەکی بەخۆ بۆژانەوەیەک بەخۆ بینێ. بەڵام ئەوەی گرنگە من پێم وایە لەو بودجەیەدا هەندێک مەسەلەی استراتیژی فەرامۆش کراوە. لەوانە بۆ نمونە نەوتەکە خەریکە دەکەوێتەوە ژێر دەسەڵاتی بەغدا، لەبەر ئەوەی بە جۆرەی یەکێک لە مادەکانی ئەوە دەڵێ هەموو نەوتی عێراق کە هەموو نەوتی هەرێمی کوردستان کە دەخەملێنرێ بە 460,000، بەڵام 460,000ەکە تەنها خەملاندنە ئەجینە لە بڕەوەدا یاسایەکە بارە هەموو نەوتی هەرێمی کوردستان دەکاتن. کەواتە ئەو ئابوو لەسەر بەخۆی کە پێشتر کاری لەسەر دەکرا و یاخود بانگەشەی بۆ دەکرا خەریکە وردە لە ڕێ بودجەوە بە بەغدا دەبەسترێتەوە. مانای وایە ئەوان وان نیشان دەدەن کە عێراق بێتە فێدرالی، بەڵام من پێم وایە بچووک بوونەوەیەک یاخود هەنگاوێکی تری دواوەیە، هەنگاوێکی تری گەڕانەوە دواوی هەرێمی کوردستانە. دکتۆر، پەرلەمانتارانی کورد لە بەغدا لە زۆر ڕۆوە هاوبیر و هاوبووچوون نەبوون، ڕۆڵی ئەوان چۆن دەنرخێنن؟ بەڕاستی مەسلەی ململانەی سیاسیەکان لە کوردستان بەداخەوە لە بەغدا و لە هەرێمی کوردستانیش مەسلەی استراتیژیەکانی فەرامۆش کردو و مەسلەکە ململانەیەکی کەسی یاخود ململانەیەکی ڕق و هێندەی شێوازێکی ناعەقلانی پێوەیە، هێندە ململانەیەکی عەقلانی نییە. لەبەرەوە بە بۆچوونی من
دوو ئاراستە هەیە بەشێک دەیەوانی شامدا کە زیاتر دەوێت دەسەڵات و سەربەخۆی هەرێم بەشێکی تر هەیە کە پێیان وایە پێویستە زیاتر هەرێم بە بەغداد ببەسترێتەوە. بەڕاستی ئەو ئاراستەیە کە دەوێت هەرێم بە بەغداد ببەسترێتەوە پێم وایە ئەو ئاراستەیەش ڕنگ بێ لە ڕووی استراتیژی و لە دۆخی مەسەلەی کورد باش تێنەگەیشتن. ئەوانەی کە باگەشەی ئەوەش دەکەن نابوونی سەربەخۆ یاخود زۆرێک لە سەربەخۆی خۆیان بپارێزن ئەوانیش ئیرادەی خۆیان لەدەست داوە. لەوەرەوە تەماشا دەکەیتەوە لە هەرێمی کوردستان هاوشێشە سیاسیەکان زۆرێک ناڕوونی پێوە دیارە ئەوەی کە پێویستە بکرێتن بە دیوێکی میدیایی کاری لەسەر دەکرێت. واتە هێندە مخاتەبەی ڕایگەشتی خەڵکی کوردستان و هێندە هەوڵ دەدرێت پاڵەوانی میدیایی دروست بکرێت هێندە کار لەسەرەوە ناکرێت کە لە ڕوانگەیەکی استراتیژی چای مەسەلەی نەتەوەیەک بکرێت و بەرەو ئاقارێکی کە بتوانێت ئەو هەرێمە لەو قەیرانەی دەربکە و هەنگاو بە هەنگاو بەرەو پێشتری ببات. دکتۆر ساڵەهایە کێشەی کورد لەگەڵ ناوەندە هەر بووجە و نەوت بووە شیانی هەیە لەمە دووە ئەمە ڕێگا خۆش بکاتن بۆ ئەوەی کێشەکانی تر کێشە هەڵبەستراوەکان بە تایبەت مادەی 140 ڕێگا خۆش بکات بۆ ئەنجامدانیەوە؟ ناوە بۆچنی من کێشەی کورد لەگەڵ بەغدا کێشەی نەوت بودجە نیە. بەرزکردنەوەی کێشەی نەوت و کێشەی بودجە بۆ ئەوەیە کێشە ڕۆحی کێشەکە ناوەڕۆکی کێشەکە پشتگوێ بخرێ لەبیر بکرێ. ئەجینا کێشەی کورد لەگەڵ بەغدا کێشەی خاکە کێشەی نیشتیوانە کێشەی ئازادی ملەتێکە. تۆ تەماشاکە لە کاتێکا ئێستا ئێمە باسی بودجە و باسی پێکاتر دەکەن ئەو ڕۆژە لە کەرکوب کە بەشێکە لەو ناوچانەی بە گوێرەی مادە 130 دەستوری عێراق بە ناوچەیدا دابڕا و یا ناوچەیە نەتوانران ڕێگە نەدرا کە نەورۆزیش بکرێتەوە. لەبەرەوە من پێم وایە ئەو عەقلەتەی کە لە عێراق تاوەکو ئێستا هەمان ئاراستەی شۆبینی بەخۆ وەگرتو ئێستا تۆنتریش بۆ مەسەلا هەندێک مەسەلەی ترشی هاتۆتەوەدی لەبەرەوە کێشەکانی کورد زۆر لەوە گەورەترە. دکتۆر کامەرامەتێک مامۆستای زانستە ڕامیارەکان لە زانکۆی ساڵەحەدین زۆر سپاس. کامپی هۆڵ کامپێکی تایبەتە بە خانەوادەی چەکدارەکانی داعش کە فەرتر لە 63,000 کەس لە کامپەکەدان کە زۆربەیان ژن و منداڵن و شانەنهێنیەکانی داعش لەو کامپەدا زۆر لە جموجۆڵدا بوون و لە ماوەی 3 مانگدا 47 کەس لە سەردەستێوانە هاتوونەتە کوشتن. کوشتنەکان لە کامپەکەدا بە چەکی سووک ئەنجام دەدرێن کە پێش ئەم ساڵ بە چەقۆ کوژراون. ئەو کەسانەی دەکوژێن دەستبەجێ لە کەناڵی تەلێگرامی سەر بە داعش ڕا دەگەیاندرێن. کامپا هۆلەیە تایبەت ماڵباتی چەکدارن داعشێ گۆبێتری 63,000 کەس پرانییا وان ژن و زارۆک لێ دمینن. شانەیەن داعشیên veşartî di kampê de pir aktiv bûne û di heyama 3 mehan de 47 kes li ser destê wan hatin kuştin. Kuştina li kampê bi çekên sivikin. Goberiya destpêka vê salê kuştin bi kêran dihate kirin. Lê hejmar pir kêm bû. Piştî ser salê hejmar hatiye zêdekirin. Kesên gotêne kuştin yekser li ser kenalên Telegramê bi ser Daişê de tê ragihandin. Ew wîneyê ciwanekî kuştiye serdestê şaneyên Daişê got ew ji êla şeîtat ya dêra zorê ye. Mirovê wî nûçeya kuştina wî bihîstin û hatin kapê got termî wî bigirin. Em hatin bi wergirtina termê zarokekê me ku temenê wî 14 sal bû. Ser destê Daişan hat kuştin. Derbasî konî wî bûn û ew kuştin. Li gorî agahiyên taybet bi heman cûreyê çekan kuştin tê kirin. Got bi demançeyeke ji heman cûreyê ye. Yusuf ciwaneke Iraqî ji Musilê ye. Li kampa Holê gotkonê xwe de li gel 4 hevalên xwe bû. Beriya gocekdarekî Daeş rûnû xweman dî derbas bibe û gulle berdawan. Di encam de 2 hevalên Yusuf hatin kuştin û ew jî û hevalekî xwe bi giranî birîndar bûn. والله كنا قاعدين بخيمة. احنا 5 واحد طب علينا ضربنا وطلع. Em li konê xwe bûn. Çekdarekî rûnixweman dî derbas bû û gulle berdan. Demancek destê wî da bû. Min yek tenê dît ku çekdar bû. بس واحد. Di operasyona kampa Holê de hêzên ewlekariyê bi piştîvaniya Hesedê heya niha 5 û 3 çekdarên Daişê girtine. Di nav wan de 5 mîr got ew şaneyên Daişê di kampê de birêve dibin.
لکامپا هولی تفگرا شانه داعشی او بویرین کشتنه لگوری برپرسن اولکاریه لباکوری سوریه ده همان دما اکتیف بونا شانه داعشی لدیرا زوریه گودوی اپراسیونه ده پیوندی شانه ناوا کامپی و ین لدیرا زوری هاتن تکس کرن. زانا عمر دنگ امریکا کامپا هولی سەرڕای هەبوونی تونوتیژی و بە ئامانجگرتنی هێز ئەمنیەکان لەلایەن هێزن هینەکانی داعشەوە بەڵام ژنان دەست لە مافەکانیان هەڵناگرن و بەردەوامن لەسەر پیشەوکارەکانیان و ئێستاکە بارودۆخەکە گۆڕاوە و تونوتیژی وەکو جاران نەماوە. بافاکرنا باجروانیه لحریم گودبن ده سراداریا داعش لباکر و روچرات سوری ته چکرن ده همان دمه دا کارته کرن جبو گوهرتنا میجو و رامان داعش چاندی و ین پی هاتی باندور کرن بطایباتی تندیه لسر جنه و سوجه کی هری مازن بو جن پرسا ماف و رولا خواد جباکه دا بکه أيام ظل تنظيم داعش المرأة يعني كانت مضطهدة مع دمر قصية داعش ما في جنان بي وقالك الظلمي اللي تذكرن بل بشتي نمانا داعش جنا ما في خوارجر وشيان هر كارك هبت بكن وكي كار الجواكي وهر وصا كارن هزن أولوي ريخصنا داعش تندية لسر جنة بدست جنة دمعشان وجنن کار دکری ین خودی رامان تندراو بون و بتنه یک کار دکرن بلاف کرنا رامان رخصنا داعش و کار کرنا جنه نابو گوجنا کارکی نه تایبت به جنه بکه و افتشت بو سدما پشتی رزگار کرنا رخصنا داعش هجمارک مزن رخصنین جباکا سویل دو زما و جنه بکن. كانت المرأة في ظل داعش محرومة من الحرية. جن لدم داعش دا چه آزادی نبی و دنگه نتاته بهیستن و مافیوی چه نبی و نچیا چه کارا بکن و او جن چیان کار بکن اوان جی گر رقصی داعش کارت گر و کاروان او بیک و دنگ جن دی قد بکن تاوی گروش هاتیه گوهرتن و تندیه لسر وراتیه نمایه و داعش زیانی گیهاندیه بشک مزنج جواکه لیتان نها رامان تندرود ناف جواکه دا حنه و هر دم تاقین تین کرن و اندام اولهیه تین ارمانش کرن جعالی شانین رازای ین داعشه. رایبر کورو دنگ امریکا رقا گوندنشینانی سووریە لەسەر ڕۆباری فورات تورکیا بە بەڕێنی ئاوی ڕۆباری فورات و دروستکردنی قەیرانی تاوانبار دەکەن. خەڵکی باکووری ڕۆژهەڵاتی سووریا تێبینیان کردووە کە ئاسی ئەوەی فورات کەم بووەتەوە. پەیامنێرمان لە ناوچەکە ڕادەگەینێت کە گوندنشینانی ناوچەکە داوا لە دەسەڵاتدارانی تورکیا دەکەن کۆتایی بەم سیاسەتانە بهێنن. فواز احمدی حمک جرونشتوان هریما کوبانی گنده بورازیه لقراغا جمع فراته. تاوی گوباران لی دکه لی بکدر و ترس ده ناوا زویه خدا دگره. فواز و به هزار جودکارین گو لسر چاندنی ده بارا جیانا خو مالباتا خود دکن هر تم ده مترسیا دیکچونا چاندنی خدا جیان دکن. او جی جبرکین بونا آوا فرات. لوی جی نها گو ام ساکنینی بره گولا آوه بو لوی درکه بره آو هبو نها تنه لشونا آوه جلب و جلاقه مایا و آو گلکی دور کتیه و جعرده خلکش دور کتیه و دی خلک نکانه جا آوه فرید عرده خواه پی آو ده او جی آلوزیه که مزن لجموان چید که گو چاندنی آوان دکوه خطری جمع فرات گو دامارا جیانه جبو سوری و به میلیونان مروف لسر جیان دکن ده دما داویدا جعالی ترکی و هاتیه گرتن. او جی باندوره که خراب لجیانا مروفان دکه گو جه بنداوین لسر چم الکتریک ده و جه فراد زوین جودکارا تین آفدان. هروها آوا وخارنه جبو میلیونان جه ته وگهستن و خلک هریمه ترکی تونبار دکن گو آوه دشردا بکارتینه. اشتنها مشكلة ما مازن يعني فو مرسالية فريتا فو قطبوني اوه تأثيرها كبر المنطقة جيش كيكر يعني انها بنا قلتي زراعيا تأثير لما بو وصار انه يعني سيد بوني او سيد ذكر تأثيري موسيو بو يعني ملات اوف قطبو انها تقريبا يعني ملات كنت كده داس بزراعته بكي اوف نامو برا اعتماد ملات جيشكي لسر اوه بو لسر في اوه فريت بو جي اوف دادون اوف نها نامو بیرجی برای تقریبا بیرجی کور بونا آنها یعنی ملت کتی از ما که تنبونی آوه یعنی تقریبا فرات آنها وانی خرابه جوی خواگیش که یعنی عرض تلاوشی تیدا چربه هر دو چمین سرکل روجهلات ناوین فرات و دجله جه ترکی دهرکن و د سوری و عراق را در باز
کی پارا خو ج آوا هر دو چمان هيا لید سالین داویدا گلک آلوزی لسر درکتن هوله و لگو راگهاندنا وزارت کار دروایا ترکیه گونها او و عراق دگودو بیجاندانه جبو دیار کرنا پارا عراق جاوه لیدمینه پارا سوریه ندیاره امنها لسر بنداوا روجاوانه اف بنداو دویم مزنترین بنداوا لسوریه و وکی تی خویا کرن گو آف دگولا بنداوه دا گلک کم بویه او جی باندوره که خراب لگلک درفتین جیان دکه چه جی کمبونا الکتریکه و کمبونا آوا چاندنه هر وها لسر تندرستی محمود بالی دنگ امریکا هرما فرات باکرو جلاتی سوریه شر ناوخۆی سووریا ئێستا تەمانی 10 ساڵە. شەڕەکە بۆتە هۆی 5 میلیۆن ئاوارە کە زۆریان هێشتا لە ئوردگەکاندا دەژیان. ئەنجاڵ فۆرای لە دەنگی ئەمریکاوە سەردانی دۆڵی بۆقاعی کردو لە لوبنان و ئەم راپۆرتەی ئامادە کردووە. Li deşta Beqaya Lübnanê û deyê 14 salê hefteyê carekî di dersa muzîkê de ferî klarnetê dibe ku ji hêla rêxistinekî xêrxwaziyê ya bi navê Action for Hope tê sazkirin. Malbata Udê di 2013 da ji reqa ji ber şerê li Sûriyê reviyaye û hatiye ev kampa pinaberan. Udê neçarmaye ku dev ji dibistanê berde û di temenê xwe nazik de bo alîkariya malbata xwe kar bike. Ew dibêje ku ji dema hatina Lübnanê ve klarnet tenê perwerdehiyê ku ew digre û ev ji bo jiyanek baştir riya wî ya yekanê ye. هاي الغنية هاي بتعني لي عن الهجرة او ستراnek xemgîn e ez pir jî hez dikim ji ber ku ew axa min, welatê min, mala min tîne bîra min. Serhildana Sûrî 10 sal berê de Adarê de bo daxistina Serok Beşar el-Esed dest pê kir. Niha ew hîn jî desthilatdar e lê di şerê navxweyî de gelek heremên welat hatine wêran kirin. Nîvê nüfusê koçbere ku ji milyonek zêdetir li nava Lübnanê belav bûne. û nifşek giştiya civanên Sûrî yên mîna Udê zarok bin jî bi mecbûrî dixebitin. Udê rojê tenê bi $2 li zêwiyekî dixebite. Ew yek ji 750,000 zarokên Sûriyê ku li derveyî welatê xwe ne û naçin dibistanê. Beriya pandemiya Covid-19 wî li kolanên Beyrûtê dismalên kaxiz difrot. Dema ku aboriya Lübnanê têk çû bandora herê xirabtir ser pinaberên Sûrî bû. Li gor rapora neteweyên Yekbûyî ji 10 Sûrî neh kes nexwediyê garantiya xwarinê ne û ji sedî heştê û neh di nav xizaniyek pir giran de dijîn. Very expensive. Niha her tişt pir biha ye. Şîr, nan, her tişt. Aktivîst dibêjin ew di nava nediyariyê de têne hiştin. Ew nikarin vegerin Sûriye ji ber ku reşa aborî gelekî xirab e. Ew hemî ji gundê wêrankirî hatîne û ji ber vê êkê ewan çima lînin bizivrin ve. Her wiha malbatên ku kiritmezin heyên neşin vegerin ji ber ku xurtêtwana leşkerî nekirîne û ew rûbirûya zîndanê dibin û nûke mayînewana Lübnanê ne ku çunku wan divêt belê ji vegerînewana çêtir e. Udê dizane ku ew zû bi zû nikare vegere Sûriyê. Ew hêvî dike ku jêhatiya wî ya muzîkê bibe bilêta wî ya ku ji Lübnanê û ji vê jiyana xizan derkeve. Lê niha ew mecbûr e ku ji bo xwişk û birayên xwe dirav qezenç bike û hindik wext dibîne ku huner û xewna xwe geş bike. کۆمەڵێک لە ڕێکخراوە حکوومیەکان لە شاری سلێمانی لە هەرێمی کوردستان پێکەوە پرۆژەیەکی سێڕۆژەیان دەست پێکرد بۆ چاندنیدار لە شارەکەدا بۆ ئەوەی ڕووبەڕی سەوزایی فراوانتر بکرێت.
لێرەدا کۆمەڵێک لە هاوڵاتیانی شاری سلێمانی و ژمارەیەک لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کۆبوونەتەوە و خەریکی چاندنی نەمامن بە بەستی زیادکردنی سەوزایی لە شاری سلێمانیدا. ئەم پرۆژە سێ ڕۆژەییە بە شێوەیەکی هەرەوەزی لەلایەن خەڵک و ڕێکخراوی جیاوازەوە بەڕێوە دەچێت و لە ماوەی ئەم سێ ڕۆژەدا هەڵدەستن بە چاندنی نزیکەی 1000 نەمام لە گردی مامەیاری شاری سلێمانی. توانیمان بە هەمومان نزیک بە چەند سەد نەمامێک لێرە بڕوێنین. کۆی گشتی پرۆژەکە ئەگاتە سەر و 1000 نەمام کە لێرە بیڕوێنین و لە هەمان کاتە ئەم پرۆژەیە ئەم هەڵمەتە بۆ ماوەی سێ ڕۆژ بەردەوام ئەبێت لە ڕۆژی 29 لەگەڵ سیوێکی ئازاری 2021. ئەمڕۆ لە سلێمانی لە گردی مامەیارە هەڵمەتێکی نەمام چاندن بوو. ئێمەش وەکو ڕێکخراوی CPT نێودەوڵەتی ئەمڕۆ بەشداریمان کرد و بە 35 دار بەشداریمان کرد وەکو سیمبۆلێک بۆ یادی دامەزراندنی ڕێکخراوەکەمان لەبەرەوەی ئەم ساڵە بێ بە 35 ساڵە. ئەمە چوارەمین پرۆژەیەکە ئێمە بەشداری تیاکەین لە سەوزکردنی ژینگەی شاری سلێمانیە. پێشتریش لە گردی مامەیارە و لە گۆیژە و لە چەند شوێنێکی تر بەشداریمان کردووە. جگە لە کاری ژینگەی کاری مرۆیشمان هەیە کە ڕەنگە لێسایەوە باز نەکرێت لەبەروی کە بابەتەکە ژینگەیە. خۆمان بە خۆشحاڵە زانین کە زۆربەی ئەندامەکانمان ئێستا وجودیان هەیە لەگەڵ ئەم بەڕێزانەیە دەستمان کردووە بە چاندنی چەند نەمامێک کە ئیشەڵا لە داهاتووشە ئەمە یعنی بەس ئەمڕۆ نابێت 2 ڕۆژی کەش بەردەوام بەبێ. لە کاتێکدا ڕێژی سەوزایی شاری سلێمانی و شارەکانی تری هەرێمی کوردستانیش بەپێی ستانداردە جیهانیەکان نین ئەو خۆبەخشانی ئەمڕۆ لێرن هیواخوازن بەم کاریان بەشێک لەو ژینگە و هەوایە پاک بکەنەوە کە بەهۆی هۆکاری جیاجیاوە بەرەو پیسبوون دەڕوات. هەروکو خۆتان نەزانن ڕوبەری سەوزایی لە سلێمانی کەمی کردووە. ئێمە وەکو ڕێکخراوی CPT تقریبان هەموو ساڵێک بەشداری هەڵمەتی ژینگە پارێزی و سەوزکردنەوەی سلێمانیمان ناوە. ئەم ساڵیش بەشدار بووین و بەم ڕێگەیەوە هیوادارین کە هەڵمەتێک بوو بێ بۆ سەوزکردنەوەی سلێمانی. ئامانجمان تەنها ئەوەیە لە ئێستا خۆتان ئەزانن بڕێکی زۆر سیارە لە ئەم شاریا بوونی هەیە و تا ڕادەیەکیش سەوزایی کەمە. ئامانجمان ئەوەیە کە سەوزایەکی زۆر بڕوێنین بەڵکو بێتە هۆی ئەوەی کە ئەو هەوا پاک بێتەوە بەڵکو بێتە هۆی کەەوەی نەخۆشی کەم بێتەوە. بەڕاستی ئەم شارە زۆر پێویستی بۆیە کە سەوزایی بۆ بڕێت لە بەرامبەر بوونی ئەو هەموو سیارەیە ئێمە بتوانین سەوزایەکی زۆر بڕوێنین بۆی کە ژینگەکەمان ژینگەیەکی تەندروست بێت. ئەو خۆبەخشانی لێرەدا دەبینجێن لە ماوەی ڕابردووشدا بە بەردەوامی هەستاون بە ئەنجامدانی پرۆژەی جیاجیا بە مەبەستی سەوزکردنی ناوچە جیاوازەکانی شاری سلێمانی و ئەم پرۆژێش درێژکراوی ئەو هۆڵانی ترە. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی. و تا بەرنامەی ئایندەمان هەر شاد و سەرفراز بن. ببینە خۆش.